گفتوگۆی زیاتر دەکەم لەبارەی ئەو جیاوازیە لە وەزارەتێکەوە بۆ وەزارەتێکی دیکە لە عێراق لەگەڵ بەڕێز علی ناسر شرۆڤەکاری سیاسی ڕاستەخۆ لە بەغدامیان ما بەڕێز علی زۆر بەخێر بێت بە کوردستان 24 سوپاسی ئامادەبوون دەکەم. ئێوە ئەمە چۆن دەبینن؟ ئایا ئەمە کێشەیەکی گەورەیە کە لە وەزارەتێک بۆ وەزارەتێکی دیکە بڕوانامەکان جیاوازیان هەیە و بەپێی ئەوە موچەکانیشیان جیاوازیان هەیە؟ بسم الله الرحمن الرحیم. بەناوی خۆی بەخشندەی میهرەبان سەڵاو لە ئێوە بینەرانی کوردستان 24 زۆر سوپاس بۆ ئێوە. ڕاستەکەی بابەتی موچە بابەتێکی تا بڵێ ئالۆزە و ئەم بابەتە پەیوەندی بە هەموو ناوچەکانی عێراقەوە هەیە بە هەرێمی کوردستانیشەوە چونکە جیاوازیەکی زۆر هەیە بە نمونە لەو موچانەی کە لە هەرێمی کوردستان و لە بەغدا وەردەگیرێن و ئەوانەی لە حکوومەتی فیدراڵی وەردەگیرێن ئەو پارەیە و موچەیە کە لە بەغدا وەردەگیرێت ڕێژەکەی زۆر لەوە زیاترە کە لە هەرێمی کوردستان وەردەگیرێت واتە پارەی حکوومەتی فیدراڵی وەکو موچە بەراورد بە هەرێمی کوردستان زیاترە. ڕاستیەکەی موچەی بە نمونە خانە نشینان تاکو ئێستا بە نمونە کاتێک کەمترین بڕی لە هەرێمی کوردستان 220,000 دینارە بەڵام کەمترین بڕی لە بەغدا 500,000 دینارە جگە لەوەش پارەی بژێویش دەخرێتە سەر ئەو موچەی ئەمە کاریگەری کردوێتە سەر موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستان و ئەو موچەیەش بەراورد بۆی کە لە عێراق و پارێزگەکانی دیکە هەیە هەرچەندە هەردوو لە هەمان کار دەکەن هەمان ئەرک ڕادەپەڕێنن. ڕاستیەکەی بابەتەکە لێرەدا بابەتێکی ئالۆزە ماوەی 10 ساڵە تاکو ئێستاش چارەسەر نەکراوە لە ساڵی 2014 تاکو ئێستا ئەم کێشەیە بەردەوامە. گفتوگۆی زۆرە بۆ دانوستانی زۆرە بۆ چارەسەرکردنی ئەم بابەتە هەرچەندە یاسایەکمان هەیە کە یاسای خانە نشینی هاوبەشە و لەو یاسایەدا بەدەقاتووە کە هەموو هاوڵاتیانی عێراق پێویستە هەمان موچەی خانە نشینی وەربگرن بەڵام ئەم یاسایە تاکو ئێستا کاری پێ نەکراوە. ئەمە هەمان قسەی لیژنەی دارایی و وەزارەتی دارایی فیدراڵیە. باشە بەڕێز علی بەڵام ئەو جیاوازیە کە لە نێوان زۆرترین موچە لەگەڵ کەمترین موچە لە لای فەرمانبەرانی عێراق هەیە زۆرە ینی چی ئەم جیاوازەی دروست کردووە؟ نعم بالرغم من انه يعني كردستان هەرچەندە هەرێمی کوردستان ناوچەیەکی سەلامەتە و ناوچەیەکی سەقامگیر و ئاسایشە یارمەتیدەری ئابووری عێراقە و لە هەمان کاتدا ڕێگە خۆشکەرە و دەواازەیەکە بۆ گواستنەوەی کەلوپەل و کاڵا لە هەرێمی کوردستانەوە بۆ عێراقم بۆتە هۆی بژانەوەی ئابووری عێراق و ئابووری تەواوی پارێزگاکانی عێراق. بەڵام بەداخەوە هەردوو لا وەکو یەکترینی نوێ پشک وەرناگرن کە دەبێت خۆی لە خۆیدا هەردوو لا هەمان موچەوەەر بگرن. ئەمە پرسێکە کاریگەریەکی زۆر نەرێنی لەسەر حکوومەتی فیدراڵی هەبووە چونکە حکوومەتی فیدراڵی تاکو ئێستا بەڵێنەکانی جێبەجێ نەکردووە و لە هەمان کاتدا سەرنجێکی دیکەشەیە دەتوانین بڵێن جۆرێک لە بێبڵێنی هەبووە لەلایەن حکوومەتی فیدراڵیەوە بەرامبەر بە هاوڵاتیانی هەرێمی کوردستان. ئەمە هاوڵاتیانی هەرێمی کوردستان و خەڵکی کوردستانی بێهیوا کردووە چونکە بارودۆخی بژێوی ژیانی ئەوانەی خراپ کردووە و گەیشتۆتە ئاسێکی خراپ بەراورد بۆ موچەیە کە لە بەنمونە لە پارێزگاکان دیکە وەردەگرێت. ئەم ڕێژەیە لەگەڵ بەرزبوونەوەی بەهای دۆلار کە گەیشتۆتە نزیکەی 150,000 دینار بۆ 800 دلار. باشە تۆ خۆتەڵی جیاوازی هەیە ئەم جیاوازیە چۆن چارەسەر دەکرێت؟ ئایا گۆڕینی سیستەمی ئیدارایی دەتوانێت ئەمە چارەسەر بکە؟
حقيقة هذه المشكلة قد طالت ڕاستەکەی ئەم کێشە درێژەی کێشەوە نەدەبووە بەم شێوەیە درێژە بکێشە قسەی زۆرمان بیستووە دەربارەی چارەسەرکردنی ئەم بابەتە و دواکەوتنی موچە پێدانی موچە و گوتیان تا ڕادەیەکەم بابەتە چارەسەر کراوە بەڵام جیاوازی لە موچەکان شتێکە بەڕاستی پێویستە هەڵوێستەیەکی جددی لەسەر بکرێت بەڵام تایبەتی لەلایەن حکوومەتی عراقیەوە چونکە هاوڵاتی کوردستانی هاوڵاتیەکی عراقیە و ئەم حکوومەتە پێویستە هەرچی پێویستە بۆی دابین بکاتەوە پێویستەکانی پڕ بکاتەوە لە هەر خاڵێکی عراقدا بێت پێویستە ئەو کارێ بە بکات لە هەرێمی کوردستان بێت یاخود لە پارێزگاکانی دیکەی عراق بێت ڕاستیەکە ئەوەیە کە هەرێمی کوردستان شۆڕشێکی باش و بژانوەیەکی باشی لە بواری خزمەتگوزاری هابووە ئەمە یارمەتی دەربووە لەوەی کرێکارانی کەرتی تایبەتوە ئەوانەی لە کەرتی تایبەت کار دەکەن بتوانن بستنە بواری یاخود پرۆسەی خانەنشینیەوە بگورە پێم وایە کێشەیەک هەیە کە ئەوەی من دەمەوێت باسی بکەم جیاوازی موچەی فەرمانبەرانی عێراق لە نێو وەزارەتەکان نەک جیاوازی موچەی هەرێمی کوردستان و بەغدا یاخود هەرێمی کوردستان و حکوومەتی فیدرالی ئەوانەی کە قسەیان بە کوردستان 24 کردووە موچەخۆری عێراقین دەڵێن ناداتپەروەری هەیە لە هەمان بڕوانامەمان هەیە بەڵام من فەرمانبەری وەزارەتی کارەبام موچەکەم زیاترە لەوەی کە فەرمانبەری وەزارەتێکی خزمەتگوزاری بم. نعم هناك تفاوت كبير بەڵێ جیاوازیەکی زۆر لە نێوە وەزارەتەکانی عراقی شێوە ئێمە بینیومانە کە شایستەی دارایی بۆ هەر وەزارەتێک جیا لە وەزارەتێکی دیکە ئەمە پەیوەندی بە دابینکردن و تەرخانکردنی شایستەیەوە هەیە بابەت پەیوەندی بە بڕوانامەوە هەیە پەیوەندی بە چەند شایستەیەکی دیکەوە هەیە بەڵام ئەو جیاوازیەی نێو وەزارەتەکانی بنمونە ناوخۆ بەرگری وەزارەتی کارەبا وەزارەتی نەوت و وەزارەتی خوێنی بەڵام وەزارەتەکانی دیکەوە هەیە جیاوازێکی زۆر گەورەیە و بەرەو چەند وەزارەتێکی دیکە گەورەتریشە پێپلیکانەی موچە کە کێشەی زۆری دروست کردووە بۆ عێراق تەنانەت پەرلەمانی عێراقیش لە دوای دانیشتنی خۆیدا تۆپەکەی خستە نێو یاریگای حکوومەتی محەممەد شیع سوودانی بۆەوەی ئەوان ڕۆلی خۆیان ببینن و بەڕێز سوودانیش بە هەمان کاتدا بەرپرسیارەتەکەی خستە ئەستۆی پەرلەمان بۆی کە تا ئێستانیان تۆنی و ئەم پرسەیەک لای بکەنەوە و کێشەیەکی بۆ بدۆزنەوە کێشەکە چارەسەر بکەن لەلایەکی دیکە چونکە ئەم بابەتە پێویستی بەوێت چارەسەر بکرێت و پێویستە یەکلایی بکرێتەوە جیاوازەکە زۆر گەورەیە خەڵکانێکان 200-300 دینار وەردەگرن لە کاتێکدا خەڵکانێکی دیکەن بە هەمان بوار و بە هەمان بڕوانامە لە هەمان پلەی وەزیفی ڕەنگە ملیۆن بۆ ملیۆن و نیوێک بە هەمان با بڵێن پلەی وەزیفی وەربگرێت ماوەیەک پێش ئێستا لێبڕینی موچە هەبوو بۆ هەندێک فەرمانبەری ئەنجومەنی وەزیران بەوەی کاریەکەیان 250,000یان لێبڕا بوو ئەمانە گوتراوە کە پارەی زلوبەرگیان شتێکی لەو بابەتە بووە ئەمە ناڕزای زۆری لێکەوتەوە چی بێت ئەگەر لەلایەکی دیکە پرسەکە پەسەند بکرێت و بابەتی پێپلیکانی موچەیەک لای بکرێتەوە وەزارەتەکانی دیکە هەڵوێستیان چی دەبێت خەڵک هەڵوێستی چی دەبێت بە تایبەتی ئەو وەزارەتانی پارەیەکی زۆر وەردەگرن لەگەمە خۆپشانداری لێکەوێتەوە شەقام با بڵێن بێت دەنگی هەبێت لە بەرامبەر ئەم پرسە بەتایبەتی ئەوانەی کە موچەی باڵیان هەیە و بەرپرسی باڵان جگەلەوە شتێکی دیکە هەیە کە بابەتی موچەی بندیوارەکانە کە ئەمەش پێویستەیەک لای بکرێتەوە لە چوارچەوەی ئەم پرۆسەیەدا ئەمە سوودی زۆری بۆ عێراق دەبێت ئەگەر بکرێت بەتایبەتی بۆ ئەوانەی کە موچەیەکی کەم وەردەگرن موچەیەک کە ناتوانێت بای بژێویان بکات و یارمەتی دەربێت و زۆر سپاس بەڕێز عەلی ناسر شرۆڤەکاری سیاسی لە بەغدا میوانم بووی دەست خۆش.